بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. سپاس ستایش بەخوای پەروەردگار کە دەرفەتی داین بگەینە ئەو خاکە پیرۆزەی کە خاکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، واتە شاری پێغەمبەرە. ئێستا زۆر کەس هەیە پێی خۆش بوو لەگەڵماندا بەشدار بێت، حەزی دەکرد کە لەو شارەی بێ کە شارێکی زۆر ئەمین و ئارامە و شاری پێغەمبەرە کە مەدینەی پێغەمبەری پێ دەڵێن صلی الله عليه وسلم. بەڵام بە هەر هۆکارێک بێت خوای گەورە دەرفەتی نەداوە، خوای گەورە دەرفەتی ئێمەی داوە و تەوفیقی ئێمەی داوە بینە ئەو خاکە پیرۆزەی بەر لە هەموو شتێک پێویستە سوپاسی خوای پەروەردگار بکەین کە خوای گەورە دەرفەتی داین ئەو عومڕەیەی بکەین. خوای گەورە لێمان قبوڵ کا بە چاکترین شێواز ئینشاءالله بیکاتەمایی سەڕینەوەی تاوانەکانمان عومڕەیەک بێ کە قبوڵ بێ لە لای خوای پەروەردگار و خوای گەورە قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناه و تاوانەکانی هەموواندا ئینشاءالله. بەڕێزان، ئەو خاکە چمەکە بێت و چ مەدینە کە ئێستا لە شاری مەدینەین، لەو شەودا گەیشتینە شاری مەدینەی. ئەو شارە و ئەو خاکە خاکی پیرۆزن، حەڕەمیان پێ دەڵێن. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئیبراهیم پێغەمبەر مەکەی حەرام کردووە، ئەمنیش مەدینە حەرام دەکەم. حەڕەم یعنی چی؟ یعنی شوێنێک کە پێویستە ڕێزی بگیرێت، شوێنێک کە پێویستە ئینسان هەندێک شت کە لە وڵاتی خۆیدا دەیکە ئاساییە، بەڵام لەو حەڕەمەی ئاسایی نییە. حەڕەم یعنی شوێنێکە دەبێ ئینسان قەدر و ڕێزی بزانێت. ئەو شارەیە ئێستا کە ئێمە تێداین دەبێ ئینسان هەنگاوەکانی و قسەکانی زۆر بە ئارامی و لەسەر خۆ بن و زۆردان بە خۆی دابگرێت لە زۆر شتدا، چونکە ئەو شارە دارولئیمانی پێ دەڵێن و شاری پێغەمبەری پێ دەڵێن صلی الله عليه وسلم. لە فەرمایشتی پێغەمبەردا هاتووە کە دەفەرمێت لە هەموو لایەکانی ئەو شارە کە شاری مەدینەیە چەند مەلائیکەتێک هەن چاودێری ئەو شارە دەکەن، ناهێڵن نەخۆشی تاعون بێتە ناوی و هەروەها نایەڵن دەجال بێتە ناو ئەو شارەیەی پارێزگاری لەو شارە دەکەن. یعنی ئەو شارە ئێستا فریشتەکان دەوریاندا و چاودێری و حرەسیاتی ئەو شارە دەکەن کە شاری پێغەمبەرە صلی الله عليه وسلم. واتە خاکێکی زۆر پیرۆزە، فریشتەکان چاودێری دەکەن. ئێمە ئێستا لەو خاکەی داین. پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای کردووە کە ئەو شارە خۆشەویست بێ لەلایەن. ئینسان وەختێک دێتە ئەو شارەی بەڕاستی هەست بە ئارامەیەکی زۆر دەکات، هەست بە هێمنیەکی زۆر دەکات و هەست بە خۆشیەکی زۆر دەکات لەو شارەی، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای بۆ کردووە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئیمان لە مەدینەدا کۆ دەبێتەوە. تەماشاکەن بەڕێزان چەند گەورەیە. ئیمان لە مەدینەیدا کۆ دەبێتەوە، هەروەکو چۆن مار لە کونی خۆیدا کۆ دەبێتەوە، فەرمووی ئیمانیش ئاوا لە ناو خاکی مەدینەدا کۆ دەبێتەوە.